خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە ئامادەین پانۆرامایی ئەم شەوتان پێشکەش بکەیت. گفتوگۆکان لە بەغدا گەرمن بۆ ئەوەی کابینەی نوێی حکوومەتی عراقی پێک بێت. سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لە بەغدایە و لە یەکەم پێشوازیکردنی لە یەکێک لە سەرکردە سیاسیەکانی عراق داوای کرارچی زووە حکوومەتی عراقی پێک بێت. خەڵک دەپرسن حکوومەتی عراقی پێک دێت و ئەو هەموو لایەنە ناکۆکە کە لە مەزهەب و لە زمان و کولتور و دابوونەری چژلێک جیاوازن. بەڵام بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوانی هێزوو لایەنە سیاسیە کوردەکانیش پێک نایەت؟ بەڕاستی پرسیارێکی بەجێ. سەردانەکەی سەرۆک بافڵ بۆ بەغدا و هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەراتی سەرۆک بافڵ بۆ چارەسەرکردنی کێشەکان و دیبلۆماسیەتی لە چوارچێوەی عراقدا لەگەڵ بەڕێز زیاد جەبار ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێ دەکەی. کاک زیاد زۆر بەخێر بێت. سپاس دەکەم. کاک زیاد لە سەردانەکەی سەرۆک بافڵەوە دەست پێ بکەین کە ئەم ئێوارەیە گەیشتۆتە بەغدا و لەگەڵ محەممەد حەلبوسی داوایەوەی کردو کە بەپەلا حکوومەت تەشکیل بێت. ینی پەرۆشەی سەرۆک بافڵ لە چیوەتی؟ زۆر سپاس بۆ کاتە دیاراگە دیخەت بین هەل لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق لە 2023ەوە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاستەکەی بەو جۆرە بووە و کاتەش کە ڕەمەشاد مامجلال لە حیاتە بوو سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وا بووە کە پێویستە لە عێراقی تازە کورد بەردەوام حزوری هەبێ و تاواکو بتوانە مافەکانی خەڵکی کوردستان بەدەستبێنێ. تا 2005 و دروستکردنی دەستوری هەمیشەیی عێراق کە خۆشبەختانە بەشێکی باش لە مافەکانی خەڵکی کوردستان لە دەستوری هەمیشەیی عێراقا چەسپیوە و قەناعەت و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان جوا بووە بۆ بەدەستهێنانی مافەکانی تری خەڵکی کوردستان کە هەرەوە نەبوو کە لە دەستورا بێ. ئێمە بەردەوام بێت لە هەوڵا بین بۆی مافەکانی خەڵکی کوردستان بەدەستبێنین کە ئەگەر بگەڕێنەوە بۆ کاتە کە قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا بوو بە سەر جنابی مامجلالیشەوە کە ئەو کاتە لە بەغا بوو. بەداخۆ بەهۆی ڕەفراندۆمەوە ئەم پەیوەندیانە بەرەوەئاڵۆزی و لێکرازان چوو کە وای لێ هات کە بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان یان مافەکانی خەڵکی کوردستان لە عێراقی نوێ بەرەو دواوە هاتەوە بە حکومی و علاقات و پەیوەندیانە تێکچوو. لەو کاتێک کە سەرۆک بافڵ بۆتە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بڕوامان بەوە هەبووە کە پێویستە کات بە هەموو علاقات و پەیوەندیانەی کە لە ڕابردووە بە حکمەتی و حەکیمی مامجلال دەستمان کەوتەوە و علاقاتانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ شیعەکان لەگەڵ سوننەکان لەگەڵ پێکهاتەکانی تری عێراق بووە پێویست ئەم پەیوەندیانە ڕێک بخرێنەوە و بێخێنەوە خزمەتی میلەتەکەمان. چکە ئەو چەند ساڵە ئەم ساڵانە ئەوەشی کە لە ڕابردووە 2023 تا 2013 ئەگە دیقەت بێ خۆشگوزرانی خەڵکی کوردستان بوو زیاتر پەیوەندی بەوە هەبوو کە پەیوەندی باشمان لەگەڵ هێزە عێراقیەکان هەبوو و مشارەکەمانە کرد لە حکوومەت لە هەموو کایەکانی حکومڕانی لە عێراق. بەڵام وەکو عەرزم کردن لە دوای ڕەفراندۆمە ئەمانە تێک چوون علاقات و پەیوەندیەکان بەرەو دواوە هاتن فراغێک و وەشایەکی گەورەی کورد لە بەغا دروست بوو. هەر بۆیە لە 4 ساڵی ڕابردووە سەرۆک بافڵ و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو جۆرە بووە کە پێویستم علاقاتانە ڕێ بخەنەوە خزمەتی میلەتەکەمان تاوەکو ئەو خۆشگوزەرانی کە لەو 10 ساڵە هەبووە بتوانین بەشێکی لەوانە بەدەستبێنەوە. خۆشبەختانە هەموو علاقات و پەیوەندیانە لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ شیعەکان لەگەڵ سوننەکان پێکهاتەکانی تری عێراق بە حکمەتی سەرۆک بافڵ و سیاسەتەکانی یەکێتی وردە و ئەم علاقات و پەیوەندیانە ڕێکخرانەوە بە شێوەیە کە ئەگەر دیقەت بێ لە 3 ساڵی ڕابردووە ڕەنگە کەم هەفتە هەبوو بێ سەرۆک بافڵ سەردانێکی بەغای نەکرد بێ. ضرور بووەوە لە 100% ضرور بووە بۆی کە بینیمان ضرورەتەکەیمان بینی لە دوای 2014 و 15 لە دوای بەتایبەتیش دوای ڕەفراندۆمەوە چۆن بارودۆخی هەرێمی کوردستان تێکچوو تووشی قەیرانی دارایی بووین و وای لێ هات کە حکوومەت موچەی پێ نادرا و نەمانتوانی پرۆژەی خزمەتگوزاری بکەین. هەموو ئەمە پەیوەندی بەو لێکترازانە و کە لەگەڵ عێراقاوە ئێمە هەمومان بە هەرێمی کوردستان
لەسەر لە سانەوەی خەڵکی کوردستان بەشداری کرد لە بۆ دەنگدان لەسەر دەستوری هەمیشەی عێراق. باشە ئێمە بکە خەڵکەکەمان وابێەوە خۆمانەوەمان قوبڵ کرد کە ئێمە هەرێمێکی فیدرال بین لە چوارچەوەی عێراقێکی فیدرالیە ئەچیت ئەبێت ئێوە ڕۆڵمان هەبێت لە عێراق ئەبێت حزورمان هەبێ و بێ لە علااقات و پەیوەندەکانی عێراق مشارەکە بکەین لە حکومڕانی عێراق مشارەکە بکەین. خۆشببختانە و سیاستای هێچێتی نیشتمانی کوردستان سەر و باوەڵ سەرکەوتوو بوو کارگەیشتۆتەوەی ئێستا هێچێتی نیشتمانی کوردستان لە هەموو هێزە کوردستانەکان زیاتر لەگەڵ هەموو هێزە عێراقیەکان نەکتەنیا شیعە سونە لەگەڵ هەموو هێزە عێراقەکان ئێستا لە ئاست و پەیوەندیش باشایەوە لە ڕۆژانی ڕابردوش بینیمان لە مەسلەی سەر و کۆمار و چۆن ئەو پەیوەندیانە چ کاریگەریەکی هەبووە. باشە ئەو پەیوەندیانە لەسەر حسابی پرسە نیشتیمانیەکانە لە هەرێمی کوردستان یان دیبلۆماسیەت و خەرمانی سەرۆک مامزەلا لە ڕابردوو دابایی ئەوەیە کە سەرۆک بافڵ دیبلۆماسیەتەکەی بە شێوەیەک بێ کە حزبەکەی بخاتە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستان لە چوارچەوەی عێراقدا. ئەچی دێشێتی نیشتیمانی کوردستان لە تاریخی خۆی حزبێکی کوردستانی بووە و بەردەوام هەوڵیشی داوە لە دوای نەک لە دوای ڕوحانی ڕژێمی عێراق ئەسڵان لە دوای ڕاپەڕینەوە بڕوامان بۆ کە ڕەنگە بەشێکی زۆری خەڵکی کوردستانەوەی بیر بێ کە لە پەرلەمانی کوردستان لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 هێچێتی نیشتیمانی کوردستان چۆن پێداگیری لەسەر مەسلەی فیدرالیەت کرد و لە نەتیجەشا دوای ڕوحانی ڕژێمی عێراق ئەمە چەسپی لە عێراقا ئەچیت هەم ئێمە ئەبێ بە بەردەوام لە هەموو ئیشکارێکی ڕۆژانەمان لە سیاسەتی هێچێتی نیشتیمانی کوردستان لە علااقات و پەیوەندیمان لە بەڕێوەچوونی هێچێتی نیشتیمانی کوردستان کە هەموو مەقسە لەسەر ڕێبازەکەی مامزرا دەکەن ئەچیدە و خەرمان و پەیوەندیە گەورەی کە مامزار بۆی بەجێهێشتی نەبی سادی لێ بکەین بۆیە بە هەردوو ڕێگەکە هەم بۆ کاراسانی بۆی کە هێچێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی دیبلۆماسیانە بتوانێت ئەمە بخاتە خزمەتی نەتەوەکەمان ئەچیدە و ئەو علااقات و پەیوەندیانی مامزەلالی بەکارهێناوە بۆی کە بتوانین خزمەتی خەڵکی کوردستان. بەڕێز کاک زیاد ئێوە لە یەک جەمسەرە لەگەڵ یەک جەمسەر و لەگەڵی خەت و لەسەر یەک هێڵی عراقین ینی مەسەلەن بۆ نمونە ئەڵێن ئەوە بلۆکی فلانە بڵۆ یان تێکەڵەیەکتان هەڵبژاردۆ بۆ هاوپەیمانێتیەکانتان و بۆ لێک تێگەیشتنەکانتان بۆ نمونە لە شیعە لە سونە تەنانەت لە کریسیانەکانیش. مەسەلەن پێشتر ئەوترا بۆی ڕوون بێ کە ئەوترا کە یەکێتی تەنها لەلایەنە شیعەکان نزیکە و نازانم جۆرێک لە جۆرەکان لە فلان شوێنە نزیکن و لە فلان شوێنە دوورن. ئێستا دەرکەوت خۆە مەسەلەی لە مۆزۆی سەر و کۆمار و ئەو ڕۆژانەی پەیوەندیەکانی سەر و باڤڵ و بینینی سەرکردەکانی عێراق لە شیعە لە سونە لە پێگاتەکانی تری عێراق دەرکەوت کە بێشێتی لەگەڵ هەموو لایەک پەیوەندی باشە و بە تایبەتی لە مەسەلەی هەڵبژاردننی سەر و کۆمار بینیمان هەموو کۆدەنگ بوون لەسەرەوەی کە نوێنەرەکەی هێچێتی نیشتیمانی کوردستان بێتە سەر و کۆماری عێراقەوە لە ڕابردووشە هێچێتی نیشتیمانی کوردستان هەڵوا بووە پەیوەندی باشی لەگەڵ ئێستش قەناعەتمان بەوەیە پێویستمان بۆیە پەیوەندی باشمان لەگەڵ وڵاتانی دەرودراوسێ هەبێ لە وڵاتانی هەرێمایەتی هەبێ و لەگەڵ هاوپەیمانان بە تایبەت لەگەڵ ئەمریکا کە ئێستا پەیوەندی هێچێتی نیشتیمانی کوردستان لە ئاستێکی زۆر باشایە لەگەڵ هەموو ئەم لایەنانە. بەڕێزت ئەندامی پەرلەمان بووی سەرۆکی فراکسیۆن و ژنەی دارایی بوو ینی شوێنێکی هەستیارەتە بۆ ئەگەر لە وردو درشتی ژان و گوزەرانی خەڵکی کوردستانە ینی ئەو پەیوەندیانە چۆن ئەتواندرێت بخرێنە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستان مەسەلەن زۆر جار هێزی تر ئەڵێن ڕەنگەمە بۆ پۆست بێ بۆ ئیدارەدانی حەزبی بێ یانلانی کەم بۆ بەدەستێنانی کۆمەڵێک پۆستە و هیچ سوودێکی بۆ خەڵکی کوردستان نیە هەر بەڕاستی مەسەلەن حزورێکی بەهێز و پەیوەندێکی بەهێز لە چوارچێوەی بەغدادا کاریگەری لەسەر خزمەتکردنی خەڵکی کوردستان نیە؟ بەڵا بە دڵنیاییەوە ئەگە هەوڵەکان بۆ پۆستیش بێ ئەی پۆست بۆچیە ئامان زۆرگرتنی پۆستی ئامان زۆرگرتنی پۆست خزمەتکردنی خەڵکە ئێمە ئەوەی کە لە دەستوری هەمیشەیی دیاری کراوە کە مافی خەڵکی کوردستانە پێویستی بۆی حزۆرمان هەوێت تاکو بتوانین ئەم مافە بەدەست بێنین خۆکو عەرزم کردی لە 2003 بۆ 2013 ئێمە ژیان و گوزرانی خەڵک بە بۆ پەیوەندیانی کە لەگەڵ حکوومەتی فیدرالی هەمان بووە لەگەڵ هێزە عێراقیەکان هەمان بووە توانراوە خزمەتێکی باش بکرێەوە پێچوانەکەشی لە دوای مەسلەی ڕفراندۆمەوانەوە
کام پەیوەندیانە تێکچوون مافەکانی خەڵکی کوردستان لە دەستچوون و ژیان و گوزرانی خەڵک لە دەچوو کار گەیشتەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەمێنێ و ببڕێ و دواب کرێ و پاشەکەوتی موچە بکرێ و نازانم هەموو ئەم عنوانانەی کە لە ساڵانی ڕابردووە لە 2 ساڵی ڕابردووە داهێنراوە لە هەرێمی کوردستان ئەمە زیاتر ئەمەی پەیوەندی بۆەوە هەبووە بۆی لای یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگە و ئێمە پەیوەندەکانمان لەگەڵ هێزە عێراقیەکان چاپ بکەینەوە و پەیوەندیانە پەرە پێ بدەین کار لەسەرەوە بکەین خەبات بکەین لە پێناوی جێبەجێکردنی دەستوری هەمیشەی عێراق ئێمە بە بەردەوام ئەمەمان وتووە کە لەگەڵ هێزە عێراقیەکان پەیوەندیمان باشە بۆی بتوانین دەستوری هەمیشەی عێراق جێبەجێ بکرێ ئەگەر ئەم دەستورە جێبەجێ بکرێ بەشێکی زۆر لە مافەکانی خەڵکی کوردستان جێبەجێ کراوە و بێ بەردەوامیش حزورمان هەبێ ئەوەشی کە بەدەست نهاتوون دیارە خەبات و تێکۆشانی میلەتەی ئێمە زۆر لەوە زیاتر بووە کە مافەکانی کەەوەی کە لە دەستوریشا دیاریکرا بەڵام مەزانین لە ڕابردووە بەوەی ئەو پەیوەندی خراپ و ئاڵۆزانی کە هەمان بووە ئەوەشی کە لە دەستورا بۆ نەتوانرا جێبەجێ بکرێت لەبەرەوە بە بەردەوام هێچێتی نیشتیمانی کوردستان ئەو سیاستی جێبەجێ کردووە ڕەنگە لە ڕابرد ساڵانی ڕابردوش بەشێک لە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کە خلاف هەبوو لە پەیوەندەکان و لە ڕاوبۆچوونەکان ئەوە بۆ کە هێچێتی بەلایەوە گرنگ بووە کە ئەبێت ئێمە بڕۆین لەگەڵ حکوومەتی فێدراالی ڕێبکەوین حکوومەتی هەرێم پەیوەندیی باشی هەبێ و ڕێبکەون لەسەر و هەمووانەی کە خلافە لە بینی هەرێم و حکوومەتی فێدراالیا بۆی بتوانین مافەکانی خەڵکی کوردستان بەدەست بێن و شایستە بە تایبەتی لە ئێستا ئێمە کێشەی خاکمانەیە لەگەڵ حکوومەتی فێدرال ئێمە کێشەی سیاسیمانەیە لەگەڵ حکوومەتی فێدرال ئێمە کێشەی مەسلەی شایستە دارایەکانی هەرێمی کوردستانمان هەیە لەگەڵ حکوومەتی فێدرال ئەبێ هەموومانە کاریان لەسەرکەین ئەچیت هێچێتیش هەوڵەیات ئەم پۆستانە وەربگرێ لە پێ بۆ خزمەتکردنی خەڵک زۆر باشە کاک زیاد ینی پێت وایە بۆ نمونە ینی بە ئەوە جەماوەری یەکێتی بێ یان بۆ لە خەڵکی کوردستان بێ پەیوەندیەکی باش لە بەغدا لەسەر حسابی هەرێمی کوردستانەکەوێ یان بە پێچەوانەوە ئەبێ وەکو قوارێ ئەڵێم وەکو دەستکەوت ئەڵێم کاتێک جەنابەت باسیەوەکەی کەڵێ ئەگەر دەستوری عراق بە باشی جێبەجێ بکرێت لە پێناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەڵام بە پێچەوانەوە هەندێک بۆ چوونە بینێن ئەڵێ تا عراق لاوااستر بێ ئێمە بەهێزترە بین ئەم بۆ چوونە ڕاستە ئەمە لە سەرتا ئەم ڕاو بۆ چوونە هەبووە ئێستا شو مەسەلەن چاوەڕێک زۆری هێز سیاسەکان بەڵام دەرکەوت کە ئەمە بۆ چوونێکی هەڵەیە عێراق ئەگەر ئێمە لە بەهێزبوونەوەی عێراق لە گەشتکردنی عێراقا دەستمان هەبێ و تیابین و حزۆرمان هەبێ بەدڵنایە هەرێمی کوردستان شەگرێتەوە بەڵام بە پێچەوانەکەی عێراق هەر کاتێک فرسەتی بۆ ڕێکەوێ بێهێزمانەکە لەوەی کە ئێستا ئەیە بێهێزترین ئێستا ئێمە ئێستا ینی باوەکو خۆی دانی پیا بنین هەرێمی کوردستان ئێستا لە ساڵی 2056 بێهێزترە و مەسەلەکەەوە نییە کە و کاتە عێراقیەکان بێهێز و مناوەختکە مەسەلەکەەوە کاتە هێزە کوردستانەکان بەیەکەوە بوون لە بەغاوە بەیەکەوە توانیمان ئەوانەی کە مافی خەڵکی کوردستانە تیا بەدەستبێنین بەڵام لەو لێکترازان و بەیەکەوە نەبوونە ئەچیت ئەمە ڕوێدا ئێمە وەکو ئارزم کردی کەس مزایدەوە نەکا قوارێ هەرێمی کوردستان چونکە هیچ هێزێک بە لە تاریخی کووردا بە قەدەرێکێتی نیشتمانی کوردستان خوێنی نەبەخشیەوە خەبات و تێکۆشانی نەکردو ڕێبەراتی خوێناویترین شۆڕشی نەکردووە لە پێناوی دروستبوونی قوارێکی هەرێمی کوردستانەوە ئێستاش یەکێتی لە پێش هەموو کەسەوە بارکی خۆی زانێکا و قواری هەرێمی کوردستانم پارێزێ بەڵام پێناسە و تەفسیری جۆراوجۆر بۆ پاراستەکە ئێمە پێمان وایە ئەبێت ئێستا لەم قۆناغا خەڵکی کوردستان هێز سیاسەکانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیوەندیشی باشا بێت لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ حکوومەتی فێدرال بۆی بتوانین ژیان و گوزەرانی خەڵک بەرەو باشتر بێن بتوانین خزمە گوزاری پێشکەش بە خەڵک بکەین فەرمەوە 10 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویستنی توانیەوە خزمەتی خەڵکی کوردستان بکات بە تایبەتی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەیان جار لەم بین بەرامەوە مەقسەمان لەسەر ئەم بابەتە کردووە لەسەر وردەکاریەوە خەمە تەوەریشترم بەگشتگیری بەڵام باباسیەوە بکەین کە ئێستای شێتی و پارتی بە دوو ئاراستی جیا لە بەغداد جێگری یەکەمی سەرۆکی پارتی بەڕێز نەسیروان بارزانی ئێستا لە بەغدادە و سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی شێتی نیشتیمانی کوردستانیش لە بەغدادە و نیگەرانیەک هەیە کە سەرۆکی پارتیانی پارتی بێ ڕایوتیان بایکۆتمان کرد شوێن بە شوێنی سەرکردە سیاسیەکانی عراقە گەڕێن بەڵام ناسنە لای سەرۆک کۆماری عراق کە کووردە بۆ
ئەمە کارەساتێکی نیشتیمانی و نەتەوەی نییە وڵا لەوە مەگەر یەکێتیش نەبێ وڵای لەوە چێ لە کارەسات دەرچوو بێ ساڵێک ئەوەنا دوو نزیگەی 2 ساڵ پارێزگاری کەرکووک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێ لە کوڕە باشەکان و کادرە باشەکانی کورد کە کەرکووکی بەجێ نێژ لە کەرکووکا بۆ بەردەوام لە خزمەتی کەرکووە بۆ محافزی کەرکووک پارتی پیرۆزبایی لێ نەکرد بای کۆتیان کرد بەڵام لە دوایەوە کە ئێستا چەند ڕۆژێکە پارێزگاریچکەی لە کەرکووک پارتی بە زۆریش کە مامەڵاکە و لە بەغاش لە ڕابردوش ئەوە ڕوویداوە لە سەردەمی سەر و کۆماری تریش ئەو حاڵتە ڕوویداوە کە مامەڵیان لەگەڵ ناکرد بەڵام ئەو سەر و کۆمارەوە ئیشی خۆیەکە خۆزگەوانە بووینە بەردەوامیچێتی نیشتیمانی کوردستان لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق تا 2023 لە 2023 بۆ 2014 بەردەوامێکێتی مرونەی هەبووە بەردەوامێکێتی باجی بە خۆیداوە بەردەوامێکێتی قوربانی بە یەکێتی داوە لە پێناوی یەکڕێزی میلەتەکەمان ئەگەر بیرتان بێ کاتێک بووە ئێمەی کادرەکان یەکێتیش نەک خەڵک گلەی ئەومانەکرد لە سیاسەتی یەکێتی ئەو هەموو مرونەنوانە بەڵام دوایی دەرکەوت ئەو هەموو نەرمینوانە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەو قۆناغا بۆ یەکێتی خراببوو بەڵام میلەتەکەمان لە خۆشگوزرانیا بوو میلەتەکەمان لە ژیانێکی باشترا بوو هەرچەند یەکێتی وەکو حەزب زەرەری لەمە کرد بەڵام مادام میلەتەکەمان قازانجیریە کرد ئێمە پێمان وایە سەرۆرەکەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەڕێتەوە ئێستش لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لە کەرکووک بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک ئەگەر بەیەکەوە بوونایە ڕەنگە بۆ مەسلەی پارێزگای کەرکووک ئێستش بە جۆرێکی کە بووە لە کەرکووک بە جۆرێکی کە تەعامل مام کردە بەڵام یەکێتی لە هەوڵەکانی هەر بەردەوامە بێ و بۆ ئەوی کە میلەتەکەمان قازانج لەم بابەتە بکات ئێستش پێمان وایە چ خەلەلێک لەو سەر و کۆمارە هەیە یان سەر و کۆمارەکانی کە پارتی بایکۆتیانەکە و مەسەلەن بەنەوەگەڵێ مامەڵی لەگەڵ ناکەم ئەنی بۆ بەس لەبەر یەکێتیە وڵا بێ لە پارتی پرسی بەدڵنیایە لەبەرەوەی یەکێتیە و نازانم بێ لەوان پرسی بۆ ئەم مامەڵەیە ناکرێ ینی لە قۆناغا سەر کۆمارێکە بەدڵ نەبوو دوایی بە جۆرێککە نێمە چەند جارێک دووبارە بێتەوە هەرەوەی کە ململانەیەکی ئەوە بۆ کە ئەوانیان ویست تەڵەن ئەگەر دیقەت بێ وتمان تەوەریشتر بۆ هەموو جومگە ئەساسیەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەدەست پارتیوەیە و سەر و کۆمار لایەکێتی بوو هەوڵەکانیان بۆ کە سەر و کۆمار لایەکێتی نەبێت یەکێتی لەوە شامڕوونەتی لەگەڵ نواندن یان یەکێتی بۆی کە بڵێن وەرە بابێکەوە بە هاوبەشی چەندین دانیشتن لەسەر ئەم بابەتە کراوە تا دوا دانیشتنیش کە هەموو هەوڵەکان بەردەوام بوون ئەوەی و برادرانای کە لە بەغا بوون باش شارەزان تا داقەکانی کۆتاییش پیان وا بوو کە نیسابی قانونی تەواو نابێ پیان وا بوو کە کاندیدەکەی ئەوان دەرەچێت ژنا مۆزوعەوە نەبووە کە دوای خوێندنەوەکانی پارتی و سیاسەتەکانی لە ئێستا بۆ چوارچەوەی عراق کورتیە ناویان ئێستا خەڵکی کوردستان ئەزان بە خەڵک شیارە لەوەی کە دیێگا لەوەی ئێستا پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هێزە عێراقیەکان لەکوێن هێزەکانی تریش بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان لەکوێن فەڵاقێکی گەورەیان بۆ خۆیان دروست کردو ئێستا لە عێراقا و ئێستاوە ئەگەر لە سەروبەندی پێگەرانەوەی حکوومەتی فدرالی ئێستا محاولاکەن بۆی کە ژنەخواان لەو کاتەوە بایکۆتیان کردەوە بەڵام ئێستا لە کاتیەوەی کە بیانوێ پۆستێک بەدەست بێنن ئەچیت هەوڵێن و ئێمە گەردی خەت بێ جێگری سەرش پەرلەمان یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی کردن لە بەدەستهێنانی ئەو پۆستە بەڵام دوایەوان پشتیوانی یەکێتیان نەکرد بۆ مەسەلەی سەر و کۆمار بەدڵنیاوی ئێسش هەوڵەکانیان بۆیە کە لە حکوومەتی فدرالی لەو حکوومەتە لەو کابینە چ پۆستێکیان دەسەکەوێت باش بابینە سەر هەرێمی کوردستان بەڕێز کاکزیان یەکێتی و پارتی بە دیاریکراوی نێوانیان هێندە خراپە گەیشت پێێتە حاڵەتێکی زۆر خراپ کە بێکەوە نەتوانن دابنیشن بەداخەوە ئێستا پەیوەندەکانمان لە ئاسێکی باشان نییە من ناڵم گەیشتوونەتە لێکترازان بەڵام ئێستا پەیوەندێکی وان نەماوە لە بینمانەکە دڵخۆشکەرە بێ ئەو بەردەوامێکێتیش پێداگری لەوە کردووە کە پێویستە دابنیشین و گفتوگۆ بکەین و شێوازێکی جیاوازتر بە تایبەتی لەوەی لە کابینەی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بۆ یەکێتی قسەی لەسەر کردووە پێم وایە
لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە هەر هەمان قسەی هەبووە و لە ڕابردووە لە 4 ساڵی ڕابردووە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە هەر هەمان قسەی کردووە ئێساش هەمان قساکایەتی ئەوێت کابینەیەکی حکومڕانی هەبێت لە هەرێمی کوردستانە کە حکوومەتێکی خزمەتگوزار بێ بە ئەو نەعەدالەتیانەی کە هەیە ئەو جیاوازیانەی کە لەنێوان شار و شارستانی کوردستانە هەبووە بۆ خزمەتکردن ئەم جیاوازیانە کەم بێتەوە ئەم نەعەدالەتیانە کەم بێتەوە حکوومەتێ بێ بە یەک ئاراستە خزمەتی خەڵکی کوردستان کات و خزمەتگوزاری پێشکەشی خەڵکی کوردستان بکات و بەیەکەوە ئەم حکوومەتە پێک بێنین و بتوانین ئەم خزمەتانە بکەین نەک وەک کابینەی پێشوو بێت ئەچی دێچێتی وتێتی من بەشداری لە حکوومەتێک ناکەین کە کار لەسەر کەمکردنەوەی ئەم نەعەدالەتیە و جیاوازیانە نەکات. خراپی پەیوەندیەکە پەیوەندی بە چیەوە یعنی پەیوەندی و پارتیکە ئێمە لەسەر پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێن مامە خەڵکی کوردستان داوە کە ئەم شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە گۆڕین گۆڕانکاری بەسەرایە بەشداری لە حکوومەتێکەکەین کە ئەم گۆڕانکاریانە بێ و بەم سفاتانی کە باسم کرد کە حکوومەتی خزمەتگوزاری خەڵکی کوردستان بێ ئەن لەم جۆرە حکومڕانیەمان پێویستە لە هەرێمی کوردستان کاتێک دانیشین ئێمەش بە چێکرێگەریچەتی نیشتمانی کوردستان لە ڕابردوای مەکلەیەوەمان هەبووە بە تایبەتی لە دوو کابینەی ئەخیرا ئێمە بەشدار بووین لە حکوومەت شەریکی حەقیقی نەبووین لە حکومڕانی لە هەرێمی کوردستان چکە کۆمەڵە جونگەی ئەساسی هەیە لە حکومڕانیە پێویستە یەکێتی نیشتمانی کوردستان حوزوری تیاابێ دوو مەسلەی دۆسی ئابووری لە هەرێمی کوردستانە علاقات و پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ هێزە کوردستانەکان لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ هێزە هەرێمایەتەکان لەگەڵ هێزە نێودەوڵەتەکان ئێمە فەراغێکی گەورە هەیە حکوومەت مشارەکە بە منەکات و لەسەر مەسلەی دامەزراوە ئەمنیەکان لە هەرێمی کوردستانە ئەبێ ئێمامان لەمانە حەزوڕمانە بێ بۆی بتوانین ئێمە شەریکی حەقیقی بین لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئێمە شێژێکی سیاسین ئێمەش خەڵک دەنگی داوینەتێ ئێمەش ئێستا هاوپەیمانەتیمان هەیە ئێستا کار لەسەرەوەکەین کە بەشێکی زۆر لەم هێزە کوردستانیانە بەشدار بن لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بتوان حکومڕانێکی باش و خزمەتێکی باش پێشکەش بکەین. ئێستا کاک زیاد ئەڵەن 38 بە 39 پارتی ئەڵێ من بە 23 پێشوازی لە یەکێتیەکەم وڵات پارتی خۆ بێتر ئەگەر بژ لە وڵا بە 20 پێشوازی لە یەکەم هەر تەبیعیە بەڵام ئەمە لە ڕۆی عرفەوە ئەگە دیقەت بیت ئێستا لە عێراقا لە ماوەی 20 ساڵی ڕابردوو 23 ساڵی ڕابردووە مەسەلەن بۆتە عرف کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ شیعە بەڵام شیعە ناتوان بە هێزێک سیاسی کە ئێنەکە هاوپەیمانێتیەک دروستەکە وانە هاوپەیمانێتیەک دروستەکە بۆی کە لە ڕووی قانونیەوە شەرعەتی باتێ کە ئەوە توانێت کاندیدێک پێشکەشکا بۆ ڕێزوزرا باش ئێمە هاوپەیمانێتێکمان دروست کردووە ئەمانە بەم هاوپەیمانێتیەوە بەشداری بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان خۆ ئەو پێشتر کە دوای هەڵبژاردنەکان سەردانی هەموو هێزە سیاسیەکانی کرد داوای لە هەموو کرد کە بەشدار بن لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو کاتە بۆ خۆی حەڵال بوو کە بڕا بەڵام ئێستا هاوپەیمانێتیەک کە لە ڕۆی عرفەوە لە هەموو دنیا باوام جۆرە هاوپەیمانێتیانە بۆ مەسەلەی حکومڕانی هاوپەیمانێت بکان دووسکەمانوێ ئێمەش بۆ لەگەڵی دانیشین بۆ دانیشین لەگەڵاکەن شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان گۆڕینی هەرەوە نییە طبعا سیاستێکەکەین ئێمەش بۆی کە بتوانین کەکەن لە مێدیاکانیانەوە کاک زیاد دەڵێن لە ژێر فشارە و هاوپەیمانێتە دروست بخۆ مەسەن مەبەستیانەوە ئەو کاتەی بە کاک شاسوار عەبدولواحید لە سزنابەوەی شتیەوەی کردووە ئەمە ینی ئەوەیە هەیەیان بەڕاستی یەکێتی ئێستا سیاسەتەکە و پارتی پێی هەزم ناکرێت خۆ ئەو هێزانەی عێراقیەکان خۆن لە ژێر فشاری ئەمانین هاوپەیمانیشمان لەگەڵاکەنەوە نەخێر ئێمە سیاسەتێکی واقعیانەکەین و هەموو هێزە عێراقیەکانیش بە شیعە و بە سوننە لەوە تێگەن کە یەکێتی نیشتمانی کوردستان لەم قۆناغا کار لەسەرەوە کاکە بتوانین حکوومەتێکی بەهێز لە عێراقا دروستکەین و ئەچیت لە هێزە کوردستانەکانیش لەوە تێگەن نەوەی نوێژ لەوە تێگات بۆ هاتووە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان بەیەکەوە هاوپەیمانەتێکی کردووە و بەیەکەوە ئیتفاقێکی باشە کرێ بۆی کە لە داهاتوە چۆن خۆ ئەم هێزانە هەموو کار لەسەرەوەکەن ئەم شێوازی حکومڕانی لەو کاکەس دیقەت بە لە 20 ساڵی ڕابردووە ئەم هێزە عێراقیانە چۆن گۆڕانکاری بەسەراوە خۆ نە لە ڕووی شخصیەوە دیقەت بە
کە ینی سەرکردە کۆنەکان کە لە سەردەمی شاخ و لە سەردەمی معارەزە بوون کە علااقات بێندیانەکەن بەشی زۆری ئەمانە گۆڕانکار لە سەدانەوەتی گۆڕانکاری بەسەراتەوە لە عێراقا ئێستا ڕۆڵی خەڵکی ترە ئێستا کەسێک پێشنیارەکرێ بۆ ڕێی زراموالی هێشتا و شەشە ئەنی گەنجێکی 40 ساڵ لەو کێشمە کێش و ململانەی عێراقا ئەوە تا بۆ هەفتەی داهاتوو کابینەکەی ئامادە بێت و کە پێشکەشی پەرلەمانێکا بە پێ معلوماتەکانی من هەفتەی داهاتوو پەرلەمانی فدرالی دانیشتن بۆ ئەوەی کە کابینەکە پێشکەش بکرێت ئێخۆ ئەمانە گۆڕانکاری بەسەر لە دخۆناکەم هەرێمی کوردستانش هەر بەم شێوازە بێ ئێخوا بێ هێزی تازەیەتە پێشەوە هێزانش خەڵک دەنگی پێداون پێویست هاوپەیمانەتی لەگەڵ ئەو ئەمری واقعا سیاسەتکەین ناکری هەر بەوە یەکێتی کەس لە یەکێتی خەباتی زیاتری نەکردووە کەس لە یەکێتی قوربانی زیاتری نەداوە کەس لە یەکێتی زیاتر لە ساحەی خەباتی کوردایەتی و قۆناغی ڕزگاری نیشتیمانیان نەبووە بەڵام ئێستا تەقبولی ئەوەکە خەڵکی تری ژێت هێزی تری ژێ پێویستە هاوپەیمانەتی لەگەڵکەی پێویستە لە حکومڕانی لەگەڵی بی بەڵام ئەوەیە ئێمەش ئیترەوە قۆناغێکە لەو قۆناغا بەو شێوێ وای بەڵێ مامە خەڵکی کوردستان و بە دەنگدەرەکانمانداوە بەم شێوە لەگەڵ پارتیە چینە حکوومەتەوە ئەویش هەموو جونگەی حکومڕانی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەرۆکی دەست دامزراوە ئەمنیەکان تا خەڵکم هەیە داێنێم ئەوی ترمایەوە هەموو شتێک لایەوە باشە خۆمە ئەمە قبوڵە بێلایەکی هاوپەیمانەکانەوەی نابێ ئەو قۆناغێک بۆ لە قۆناغا ئەمە دەیان جار وتراوە ئەمانەوێت مەبەستمانە کە بە زووترین کات لەگە پارت دیموکراتی کوردستان ڕێ بکەین بە یەکەوە حکوومەتێک دروستکەین بەوەی کە لە سەرەتا باسم کرد لەم جۆرە لە حکومڕانی وێ بەڵام ئەشێتی نیشتیمانی کوردستانە بە شەریکی حەقیقی بێت تاکو بتوانێت سیاسەتەکانی خۆی جێبەجێکە تاکو بتوانێت و بەڵێنانی کە بە خەڵکی کوردستانی دا بتوانێت جێبەجێکان لە حکوومەتە باشە بەڵام کاک زیادەوان ئەڵێن ئەگەر بێت و بەو شێوەیە نەبێ ئێمە داواکەین هەڵبژاردن دووبارە بکرێت ئەو هەڵبژاردن دووبارەکردنەوەیە یەکێتی ئامادەیە بۆی یان دوا پێشەوە بڵێ ینی هەڵبژاردن لە پێناوچی دووبارە بکرێتەوە وڵا لە زۆر شوێنی دنیا ئەمە حاڵتیش تەبیعیە و کە لە زۆر شوێن لە ڕووی سیاسیەوە کە کاتێک مەسەرەن ئەگاتە بن بەس حکوومەت دروست نابێ یان هەر بیانوێشی تر هەڵبژاردننی پێشوەختە بکرێ ئەمە حاڵتیش تەبیعیە بەلایەتی نیشتیمانی کوردستانی شۆمە ئاساییە پێشوازیش لەوە کاگەر بەڵام بە چۆن هەڵبژارد نەکرێ یان ئەگە دیقەت بیت لە ڕۆ سیاسەکەەوە چێ قەرارەدات کە هەڵبژاردن بکرێتەوە لە هەرێمی کوردستان ئەو حکوومەتی کار بەڕێکەرە لە ڕووی فەنیاتەوە چێم هەڵبژاردنە بەڕێوە بە لە هەرێمی کوردستانە شتێکمان نییە ناوی کۆمیسیۆنی هەڵبژاردنەوەوانە بێ بۆ لە عێراق خۆی خۆتان نەزانن پێویستی بە کۆمەڵێک ڕێوە شوێنی قاوەنی خۆیە بۆی بتوانین هەڵبژاردن بکەیت هەڵبژاردن چیکە ینی خۆ ناکرێ جارێک و دوان وسییان هەیمار بچین هەڵبژاردنەوە هەتاوەکو قەرار بین دوا بکەین کە خوا پارتینی وەزایدێک بێنە بۆی خۆی بتوانێت حکوومەت پێشەکە مەگەر وا بڵێن ئەجینا هەڵبژاردن کراوە هەڵبژاردنێک بۆ لە هەرێمی کوردستانەوە بەڵام بێ پارتی تەقبولیەوە کە وەکو خولی پێشووتر نییە بتوانێت 56 کورسی کۆ بکاتەوە حکوومەتی لێ بێک بێنێ ئێمە ئەوماوەتەوە لە ڕابردووە کارمان لە سەرمە کردو لە 4 ساڵی ڕابردووە کە هێزێکی سیاسی دەزانیم لە دەروی من کادریەکێتیم ئەگەر لە هەرێمی کوردستانە هیچ هێزێکی سیاسی نەتوانە بەیەکۆ حکوومەت بە تەنیا حکوومەت پێک بێنێ پێویستی بە هێز سیاسەکانی کە بێ حکومڕانێکی باشتر دروستە بێت بەڵام هێزێکی سیاسی کە بتوانێت بە تەنیا بتوانێت حکوومەت دروستکە بۆ جۆرە دروستێکە کە خۆیەوێ بۆ جۆرە دروستێکە کە ئەو نەعادالەتیانەی لێبوو کە لە کابینین و حکوومەتی هەرێمی کوردستانە بینیمە باش کاک زیاد دوێنێ ئێوارە لە میدیاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لای خۆشمان لە کورسات نیوز شتێک ڕۆیش دەڵێ ئێمە ئیتر ئەگەر نەسازێن خاڵێکی کۆتایی دانین خەڵک زۆر تەفسیری بۆ کرد زۆر شیکردنەوەی بۆ کرد من لە کاک زیاد دەپرسم ئەو خاڵە چییە؟ ئەو خاڵە طبعا لە دوایەوەی کە پەرلەمان نەماوە و هەڵبژاردن کراوە حکوومەتی کاربەڕێکەرە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی کاربەڕێکەرە حکوومەتی کاربەڕێکەریش دەسەڵاتەکانی سنووردارە بەڵام لە هەرێمی کوردستان ئەوە چەند ساڵە حکوومەت کاربەڕێکەرە لە هەرێمی کوردستان بەڵام ئەم حکوومەتەن بەدایان و سەدان ناقانونی کردووە بە ناقانونی کۆمەڵێک بەڕیاەدات کە ئین بێ
لە ڕووی قانونیەوە گەتیقەت بێ حکوومەت کاربڕەکە بۆ کاتێکی دیاریکراوە و دەسەڵاتەکانیشی دیاریکراوە ئیبتەنیایشی ڕۆژانە بەڕێیەکان ناتوانێت کۆمەڵە قەراراتی هەبیدا بەڵام حکوومەتە مێشی میوانی نییە هەروازانە حکوومەتێکی بەدەسەڵ قەبان پێویست دەکات ئێستا بە زووی پەرلەمانی کوردستان کۆ ببێتەوە و کەسێکە ڕابسپێرێ بۆ حکوومەت و حکوومەت پێک بێن چکەم حکوومەتە ئیتر هیچ چینێکی بەدەست نەما هیچ پێ ناکرێت ناتوانە بیکە هەرچی کات ئەوانەکەیکە ناقانونیە لەم ناقانونیانەسا دنیاک نەعەدالەتیەکرد لە بەرەوەی چێتی نیشتمانی کوردستان ئەم قسەیە هەیە کە پێویست دەکات کە ئێتر کار لەسەرەوەکەن کە حکوومەتێکی شەرعی هەبێ ئێستا شەرعی نەخێت شەرعی نەخێت باشە ئەڵێنە بکشێنەوە زۆر جارەوەتان پێوڵن کە ئێوەش سەرۆکی فراکسیۆن زۆر جار منە لێرەش بۆ پرسیارم نەکردی لە حکوومەت بکشێنەوە ئەوەندەی تر ئەو ناقانونی و ناعەدالەتیانە بەردەوام نابێ باشە خۆ مەبەست چیە ئەمە لە بکشێ یەکێتی نیشتمانی کوردستان بکشێتەوە نەخێر واقعەگەی ئێستا لە هەرێمی کوردستانە جیاوازە لێرە یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرەتای دروستبوونی و حکوومەتەوە لەو حکوومەتە بووە ژیانی خەڵک لەم سنوورە واقعە لە دەستی یەکێتی نیشتمانی کوردستانەوە بێ یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوام بێ نەخێر ئێمە نامانوێت لە یەکترازانی تەواو بێ ئێمە قەت نەمانویستەوە قەت ڕۆژان کارمان لەسەر ئەو نەکرد ڕۆژگارێک بووە لە ڕووی قانونیەوە ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان لە حکوومەت بکشایەتەوە حکوومەتە شەرعی تێ ناما هەڵەوەشایە بەڵام یەکێتی لەو بەرپرسیارەتە ڕای نەکردووە بە ئێسەسەوە یەکێتی هەز بە بەرپرسیارەتیەکە و بەرپرسیارەتی خەڵکی لە ئەستۆیە و خەڵک دەنگی داوەتی و خەڵک ئەو متمانەی بە یەکێتی نیشتمانی کوردستان کردووە کە لە داهاتووە خزمەتی خەڵکەکات لەبەرەوە یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوامە بێت و ئەم سنوورە سنوورێکیشە لە ڕووی واقعیەوە جێنفوسی یەکێتی نیشتمانی ئێوە وەکو یەکێتی چاوتان لە دوی دارەی بۆ کاکزیاد لە ئێستا بە تایبەتی ئەوەنەی من ئەندامی سەکردایەتی یەکێتی لە بەشێکنا قەت سیاسەتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوە نەبووە ڕەنگە زۆر جار زۆر فشاری زۆر گەورە هاتووێ بەڵام قەت خۆڵان بەوە نەبینیوە کە مەسلەی دوو ئیدارەی ڕەنگە زۆر جار پاڵیش نرابێ بۆی کە ئەمە ڕووە بەڵام یەکێتی بە خوێن هاتوتەوەی کە هەرێمێکی کوردستانە بێت لەبەرەوە قەت ئینەوە ناکا کە دوو دیداری لەرێمی کوردستانە بێت بۆ ئۆتۆمەتانەتان بۆ دروستەکەن مەڵەن یەکێتی نایەوێتە پێشەوە ئەمڕۆ بەرپرسێکی پارتی خەتایەکێتی حکوومەت پێک نایە و یانەوە دوو ئیدارەی بکردن نازامە ڕۆژ و لێ دوانێک فڕێدەن هەر بۆ شارە ئێمە پارتی دانیژین بۆ دروستکردنی حکوومەت پارتی هەموو ئەم جومگانە لای خۆی بێ ئەگەر نەکەوین لەگەڵانە بڵێن نەخێوان نابێ خەتای ئێمە حکوومەت نەخێر ئەو هێزی یەکەمە مادام هێزی یەکەمە و بێ کورسی لەوە کە ڕاست پێرێ بۆ دروستکردنی حکوومەت ئەسڵەن ئەگەر ئەو بێ حکوومەت پێگوێەوە بێ مرۆ نەبنوێنێ ئەو بێ بارەزوو خۆی کام جومگانە بۆ خۆم ئەمەی کە منە دەمێ با ئەوە بە هێشتی من ناکە ئەو خۆ ناخی بۆ تێ پەڕی ڕۆژت هێشتی ئەوە ناکات دڵنیاوێ بەڵام لەسەر پۆست لەگەڵ پارتی بۆ داهاتوو شێشتیەوە ناکات دڵنیا لەسەر پۆستە شێشەکەتە بەڵێ پۆست بۆ خزمەتکردنی خەڵکە عەرزم کردی لە سەرەتاوە پێم وتی مەسەلەی بارودۆخی ئابووری لە هەرێمی کوردستان کە ئێستا لە بارودۆخێکی خراپە ئێمە حوزوڵمانتیان نییە باشە بەڵام لە حکوومەتی ژین و ڕاستمان نەکردووە لە بەرپرسیارەتی مەسەلەی دام و دەستگا ئەمنیەکان فراغێکی گەورە هەیە و ئێمە مشارەکەی تیان ناکرێت سەرۆکی ئاژانس و نازانم ئاسایشی گشتی هەموو بم بەدەست پارتیوێ ئێخۆمە ناکرێ وەزارەتی ناوخۆ ئەنێگە وەزارەتی ناوخۆ ئێمە قسە لەسەرەکەڵ باشە ئێمە 2 ساڵ لە سەردەمی کاکبەرەم سەرۆکی حکوومەت بووە وەزیری ناوخۆ لای پارتیوە دنیاش کاول نەبوو ئاخری دنیاش نەبوو تێشپەڕی ڕۆیشتی باش ئێوە بە پارتیتان نەوتۆ باشە گەر ئێمە کێشەمان لەسەر پۆستە زەحمەتی بێ دەست لە پۆستەکە هەڵگرێت کە ئەوەندەتان بۆ مهمی پۆست ئێمە دەست لە پۆستەکان هەڵگرین ناوان مەسەلەن پارتی پێتان ناڵێ ئێوە کێشەتان بەس پۆستە ئەوان بۆ پۆستانە قۆرخەکەن مەسەلەن وڵا پارتی ئەوەتەی لە حکوومەتە لە هەرێمیش لە بەغاشەر هەر ئەوە لەسەر پۆست بووە هەموو شتێکەوە لەسەر پۆست بووە هەموو پۆستەکان لای خۆی بێ هەموو پۆستەکان هێرەمی کوردستان لای خۆی بۆ سەرکومان لایەکی دوێژەوەشی لێوەگرێتەوە لەماوە ڕابردوو چەندین بەرنامەشمان کرد کاک زیاد مەسەلەن
گلەی زۆر لەو حکومڕانیە هەبوو بە لە فەرامۆشکردنی سلێمانیە بوو لەگەڵ جەناب یەک دوو بەرنامان کرد بە داتا بۆ وردەکاری باست کرد ئێستا ئەمە دووبارە بێتەوە خەڵک دەسی لەسەر دڵێتی لەوە تا ئێستا بەردەوامە تا ئێستش بەردەوامە پاشە گردانی بەڵە تا ئێستش بەردەوامە ئەچی دیێمە لە بۆکو پێم وتی من لەسەر تا باسم کرد لە کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترین کێشەی ئێمە و ململانەی ئێمە یا جیاوازەکان ئێمە لەگە پارتیان لەسەر مەسلەی ئەو نەعەدالەتی جیاوازیانە بۆ کە لەنێوان شار و شارستانی هەرێمی کوردستان ئاکرێ وازەح ئەو دیارە کە ئەم جیاوازیە لە بینی سلێمانی و شارەکانی هەرێمی کوردستان ئاکراوە خۆمانە هەموو شاری هەرێمی کوردستان لایەکێتی نیشتمانی کوردستان لە هۆک و هەولێر و سلێمانی هیچ جیاوازێکی نییە هەموو شاری هەرێمی کوردستان و ئەبێ هەموو خزمەتکرێ بەڵام ئەو پارتیە ئەم جیاوازیانە دروستەکات ئەم جیاوازیانەی دروست کردووە ئێستاش ئەگەر دقت بان نەک تەنیا لە ڕۆ خزمە گوزاریەوە ئەگەر دقت بان ئێستاش بۆ تەخوێنکردنی سلێمانی و ناشرینکردنی سلێمانی ئەنوا ئەوەشکال شدێتە پێشەوە ئەنێ شدێتە پێشەوە ناوی سلێمانی ئەیانێ لەکەدار بکەن پەلامارێکی مبەرمەجێ و پەلامارە بۆ سەر لە سەرۆکیشێتیەوە بۆ کۆتایی تەنارەت بۆ هەندێک جار دەسەبەن بۆ مەسەڵ خوا لە خوش سەرۆک مام جەلالیش ئەمە لایەکێتی ینی بۆ تا ئاستی بە شەیتانیکردن و بە لە مرۆڤ خستن پەلامارەدەن بۆ ئەمە خۆمە بیاگانین لەمە بە سەدان پەیجی بێدایک و باوک و بێ ئەوە بەردێکیان فەرمی خۆیاننی دەستگا سی خۆڕێکان لەمانەشەوە ماغانە بە چەندین میلیۆن دلار تەخسیسەکرێ بۆی کە لەم جۆرە پۆستانە بکرێەوە بۆ بخرێتە ناو خەڵک لە ناشرکردنی سرۆکیشێتی و لە بەردەوام لە دروستکردنی ململانێ لە ئەگەر ئێستا دوو مناڵۆ سەجادە شەڕە بۆ کسێ بکەن لە پەیجەکانی ئەوانە ئەکرێ بە ئینێک کە سلێمانی چەند نائارامە و چیتیا یۆگایەک لە رووسیا کراوە یۆگا سێ ڕۆژەی هێن و ئەیبەن سەوتێکی سلێمانیان خستۆتە سەر یۆگا وەرزشێکت زامن لەگەڵی من لەگەڵی نەبم ئەو ڕێکی دیکەیە مەسەلەن خستویانەتە سەر ئەڵێ ئەمە یۆگا جۆرێکە لە عەلەساس یانەوەی بە خەڵک بڵێن ئەمە لە سلێمانی ئەکرێ ینی تەنانەت خۆ هەموو خەڵک سلێمانی و دەنجی نەدا و بێچێتی وانە ناچیت خۆ لە دڵنیایەوە بەس بۆ ینی بۆی هانە بە سلێمانی ئەکرێ کاکزیاد وەڵای من یەک من باسەکە من ڕەفیقم هەیە ماڵ ڕەفیقمانەیە لە ناو پارتی لەوانە برادرم هەیە ماوەیەکی زۆر بۆ سەدانی سلێمانی نەکردووە خەڵکێکی شوێنێکی دوورە دەستی دوورە لە سلێمانیەوە لە بەڵام خەڵکی کوردستانەوە ینی پیاوێکی سەنگین و باشە ئەوەی کە گوێی لێ بۆ لە ڕاگەیانەکانوانە کاتۆ سەدانی سلێمانی کردووە بە ئەمانەتەوە مە قسەی بۆ توتی زیاد من وامزانانی ئێستا سلێمانی ئەبێت چی بێ هەپارچەنەی زەک و وتی پێش ئەوانە بوو مەسلە مەسەر مەس خزمە گوزاریوانە ئەیوتی کە هاتم سلێمانی سلێمانی جوانەکەی ئەوەیە کە بەردەوام جوانە بەڵام ئەمە ئەم بە ئامانجگرتنە ئەچیت هێزێکی سیاسی کە ئەم شارە دەنگی ناداتی ئەم شارە خۆج بەشێ لە جوانەکانی ئەم شارە بریتێ لەو ئازادی ئەم شارە دەنگی نایداتی ئەمە ئیتر بەین وەرەگرێت و کار لەسەرەوەکە ئەو هێزی کە لە سلێمانی باڵادەسە چۆن ناشرینی کاو چۆن بشکێنێت تاوان ئەمە بە ئامان سەرکردایەتی چێشێتی قەت قبوڵیەکەی مەسەلەنی ئازێک دابەزێ بۆ ئێمە بڵێم وەرن لە قەت تەبعان ئەو دەستگای میدیای کورسان قەت ئەوە ناکە هیچ میدیای چێشێتی ئەوە ناکە ڤیددیۆیەک بێنین بۆ شکاندنی هەولێر سەوتێکی هەولێری بخینە سەر ئای قەت ئەوت پێ خۆشە پێت قبوڵە پێ دوای ئەمە بەشێک لە سیاست وڵای پێم وانەیە هیچ کەسێک لە ناو شێتی نەبیری لەمە کردوێتەوە قەنە قەت ڕۆژێ لە ڕۆژانیش ئەمە بکە ئاسان من 4 ساڵ لە هەولێر بووم لە پەرلەمانی کوردستان ئەخوا لە شوێنێک ئەگەر جادەیە بکرایە باخچەی بکرایە وامزانی بۆ ماڵەکەی من ناکرێ چۆن هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە بۆ ئێمە هەر خەبات و تێکوشانمان لە سلێمانی بووە بۆ ئێمە هەر شەیدەکانمان لە سلێمانین بۆ ئێمە هەر تێکۆشەرگانمان لە سلێمانین لە هەولێر بە خاوەنی سەدان شەیدین کە لە پێناوی و شارە شەید بووە بە هەزاران تێکۆشەرمان لەسز و شارە ئاژین لە دهۆک لە شارەکانی تری کوردستان ئەسڵەن ئێمە بیرکردنەوەکەمان وا بووە کە پێویستە بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی خەڵک ئەبێ عەدالەت هەبێ ئەبێ جیاوازی نەکرێن ناو شارەکانی هەرێمی کوردستانە
بۆی هەموو بە یەک ئاراستە هەموو بتوانین یعنی ئەوەی کە ئەیڵێن حکوومەتێکی خزمەت گوزارار بۆ سلێمانیتان نییە نەخێر شەڕەکەتان بۆ ئەوەی تریشە هەستەکەن لە شوێن تریشان و عەدالەتیە بێت بەڵێ بەڵێ خۆ لە شوێنەکانی کەس نەعەدالەتی گراوەخۆ بێمانە هەموو کۆتاییان پێ بێ خۆ شوێن هەیە ئێستاش لە زۆنی زەردا کە دەنگێکی زۆرتیا خزمەت نەکراوە بۆ پێویست ئەمە قڵێتە باوی ماوە کاکزیادیانی ئەو جۆرە دەستبادان و ئەم جۆرە بلبلانەیە کە بتەوێت خەڵکێک مەسەلەن ئللا ئەبێ لەگەڵم بی لەگەڵم نەبی کوردنی لەگەڵم نەبی دژتە بەم لەگەڵ نەبی لە مرۆڤون تەخەم بە مێدیاکانم ئەمە عاقیبەتی کورد و باش ئەم خەبات و تێکۆشانی کورد بەرەو کوێ بە نەک لە هەرێمی کوردستان لە عێراقی شایسا ئەگەر دیقەت بێ ئەو جۆرە لە سیاستکردن لە پاشەکشایە جیلیشتر هاتوون ئێستا سیاستەکەن ژۆیشکەیە لە هەرێمی کوردستان شا بە دڵنیاییەوە ئەمە گۆڕانکاری بەسەرایەت و بۆ شێوە نامێنێت بۆ شوێ نامێنێت دڵنیا بە بەم شێوە ناچێتە سەرەوە ئێستا خەڵک بەوازەحەیە بینەوە ئەم جۆرە لە بیرکردنەوە سیاستکردنە لە پاشکشایە باش خەڵک زۆر ماندووە لە بەسەلەی ژێوی ژیان و بازاڕ و گوزەران و ئەوانە بەگشتی لە هەرێمی کوردستان ئەگەر شتێک نەبێت لە دەرەوەی ئیرادە بێ یەشێتی تا چەند ئەتوانی ئیتمینانیان دەیتێ لەوەی کە ئیشەکە بۆ بژانەوەی بازار بۆ جرفانی خەڵک بەردەوامێکی ئیشی لەسەرەوە بەڵام خۆ تۆزانی ئەوە یەشێتیش نیەوە نەبووە هەموو شتێک بتوانێەوەی ئیشی لەسەرکات بتوانێت هەموومانە بەدەست بێنێت بەردەوامە لەو خەبات و لەو تێکۆشانە بۆ باشترکردنی ژیان و گوزرانی خەڵک بۆ بژانەوەی بازار بۆ دروستکردنی بازارێکی باش لەو شوێنانی کە کاری لەسەرکات هەرسا پێم وایە هەرس بێنەوەوانە مەسەلەی ژووری بازرگانەکانوانە کار لەسەرەوەکەنەوە بەردەوام هەوڵ یاوە لەگەڵ وڵاتانی دەرو دراوسێش بتوانێت ئەم علاقات و پەیوەندی ناو بازرگانەکانە دروستکە بۆی کە بازار بەرەو بژانەوە بچێت ئەچیت دیشتی کاری لەسەرەکە بەڵام ئەو جۆرە سیاستکردنە لە هەرێمی کوردستانە کاریگەری خراپی دروست کردەوە و بەیشێتی نیشتیمانی کوردستانیش بە تەنیا لە ڕابردووە ڕاز نەبووەوە بەداخۆ بەڵام هەوڵەکان یەکێتی هەر بردەوام بەڕێز زیاد جەبار ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر زۆر سپاس بۆ خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنیەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان